لێستا بڕیاری نۆژانکردنەوەی تونێلی دەربەنی خاندرا سەرپەرشتیکردنی نۆژانکردنەوەکە بەڕێوەبەتی پاراستن و چاکردنی ڕێگاوانی سلێمانی بوو. من ئێستا محەممەد جەلیل بەڕێوەبەری گشتی ئاودانکردنەوە ڕێگاوانی سلێمانی میوانمە دوایین زانارەکان لەوە گوازمەوە بزانم پرۆسەی نۆژانکردنەوەکە گەیشتەوە بۆ دیکە بەڕووی شۆفێرانە ئەکرێتەوە. کاک محەممەد سڵاو لێ بێم کاتەوە باش سەرەتا سوپاس بۆ دەرفەتەکەت ئەمە بۆ بینەرانی کێنێنی ئاشکرا بکەی دوایین قۆناغی نۆژانکردنەوەکە بە چۆ گەیشتووی تونێلی دەربەنی خان. بەڵێ سڵاو لێەوە تونێڵی دەربەنی خان ئێمە لە چواری دەوە دەستمان کردو بە نۆژانکردنەوەی ئێستا لە سانەوەتی کارەکانی تەواو بووە لە ماوەی 2 ڕۆژی داهاتووە ئیشی کارەبایی و بۆ یاخەکەشی تەواوە بێت. یەک بەرگەیکە هەیە ئەو 2 هەفتە لەمەوە پێش بۆمان ئیزافە کرد ئەویش چینێ قیر بۆ ناو تونێڵەکە کە بکرێت لەگەڵ تەختیتی ناو تونێڵەکەیە ئەوە لە دەرخستەکانە نەبوو. ئینشەڵا بە هەموو کارەکان لە ماوەی 7 بۆ 8 ڕۆژی داهاتووە کۆتایی پێێت و ئەکرێتەوە تونێڵەکە. محەممەدووە کاری تاخیربوونەکەی چی بوو؟ ئەوترێ شێوازی نۆژانکردنەوەکە بە شێوازێکی ئەندازایی و جیاواز بوو ئەو موادانی کە لە نۆژانکردنەوەکە بەکارهاتوون ئەگەر ناوەڕۆکەی باسکی کە بۆتەوە کاری دواکەوتنی نۆژانکردنەوەکە چی بوو؟ خۆی دەرخستە بنەڕەتیەکەی کە بۆی کرابوو لە بەڕێوەبەتی ڕێگەبانی گەرمیانەوە بۆی کرابوو دەرخستەیەکی کەم و کورتی زۆر بوو، یعنی هەر تەنیا جوانکاریەک بوو بۆ هینەکە گرنگی بە چاکردنی سترەکچەری تونێڵەکە نەیرابوو. ئێمە هاتین دەرخستەیەشکی تاواکاریمان بۆ کرد بە بڕێ پاری زۆر لەوە زیاتر کە لە دەرخستە بنەڕەتێکی هەبوو سترەکچەرەکەیمان تەقویە کردەوە و چاکمان کرد و لێچوونی ئاو کە لە تونێڵەکەەوە هاتە خوارێ ئەوانەمان هەمووی چاک کرد زۆر بەرگەمان بۆ زیاد کرد. زیاکردنی ئەو بەرگە تازانە بۆ هۆیەوەی کە کاری نۆژانکردنەوەکە دواب بکەوێت. گرنگی بە زیاترکردنی ڕووناکی دراوە گرنگی بە نۆژانکردنەوەی ڕێگاکەی ناو تونێلەکە دراوە کۆنکرێتی تونێل وەکوتم ئەوەی کە دەستی گرتین و تەخیری کردین سترەکچەری تونێڵەکە یعنی هەیکەلی تونێڵەکە 150 مەتری لە دیوی سلێمانیەوە هەیکەلە کۆنکریتەکەی زەرەری پێگەیشتە بوو هاتین ئەوە بە شێوازی شۆرتکریت و تەغلیفکردنی ناوەی چاکمان کردەوە بۆی بچێتەوە سەر شێوازە کۆنەکەی و وەکو کۆنکرێتێکی تازەی لێبێتەوە ئەوە زۆرتر دەستی گرتین زیاد لە مانگێک ئەوە ئیشەکەمان ئەوە دەستی گرتین. بودجەی وەزارەتی دارایی لە ڕێگەی وەزارەتی ئاودانکردنەوە بۆی تەرخان کرابوو بەشی نۆژانکردنەوەکە کریا دووبارە دەرخستەدان بۆی کردەوە بۆ ئەو زیادەکارانی کە ئێستا باس نەخێر ئێمە وەکوتم دەرخستە بنەڕەتەکە بای 187 ملیۆن و 828 هەزار بوو ئەوە تەنیا چەند بەرگەیەکی کەم بوو کە بریتی بوو لە بۆیاخکردن و ڕووناکردنەوە و بەرگەکانی ڕووناکردنەوە. بەڵام ئێمە دوای دەرخستێکی تاواکاریمان حازر کردو و نردومانە هێشتا ئێمە چۆنەڵێ لەسەر حسابی خۆشمان و هین ئیشەکە جێبەجێەکەین ئەژنا و دەرخستەی هێشتا ڕەزامەندی دارایی کۆتایی بۆ نهاتۆتەوە بای 380 ملیۆنە ئەو 380 ملیۆنە خەرجیشمان کردووە هێشتاکە ڕەزامەندی کۆتاییەکەشیمان بۆ نهاتێتەوە بەس بۆی کە کارەکان دوانەکەوێ ئێمە بەردەوامەوە چکە دڵنیا بووین ڕەزامەندێکە تەحسیل حاصلە هەر جێبەجێ بێت. شتێ لای هاوڵاتیان و شۆفێران ئێستا پرسیارەوەی کە ئەوترێ لە دوای نۆژانکردنەوەکەی تونێلەکە تایبەتەکرێ بە ئۆتۆمبیلی تایبەت پاراڵگری پێدا تێ ناپەڕە لە پێناو پاراستنی تونێلەکە ئەمە بۆ بە بڕیاریا ئێوە زانیاری زیاترتان نەخێرەوە بێ بەڕێوەبەتی هاتو چۆ بڕیاری لەسەر بە و بارهەڵگریش هەتاوەکو ڕێگەیەکی بەدیلی مناسیبی بۆ نەدۆزرێتەوە یعنی ئاستەمە بەسەر شاخە هاتو چۆ بکە. بەڵام ئێمە ڕێگە بەدیلەکەی کە بۆ داهاتوو ئەتوانرێت بۆ بارهەڵگر بەکار بهێنرێت ئەوە بریتێت لە ڕێگەی ناوتاق ئێستا لە خۆشبەختانە دەرخستەشمان بۆ حازر کردبوو و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانیشی بۆ هاتوۆتەوە وەکراوە بە تەندەر و بەڵێندەری ژوەری گرتووە لەواتچە لە ماوەی هەفتەی داهاتووە بەڵێندەرەکە ئیمزای واژووی گرێبەستەکە بکات و دەست بەکار بێت. ئیتر ئەگەر ڕێگەی ناوتاق بکرێتەوە ئەو وەختاوە بێ بە ڕێگەیەکی بەدیل بۆ بارهەڵگر لەو کاتەیە بەڵام ئەو پرۆژەیە کاتی ئەوێت بۆ تەواوبوون لەواتچە نزیکەی
ساڵێکی بووە کە ئەو ڕێگەیە جێبەجێکرا ئیتر دەتوانین بڵێن ئەوە بێ بە ڕێگەیەکی بەدیل بۆ بار هەڵگر و پێویست ناکات تونێڵەکە بۆ بار هەڵگر بەکاربهێنرێت. سپاس بۆ خستنە ڕووی زانیارەکان و ئامادەبوونت. ساناوی بینەر و بیسەری بنووتەی بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان و ئاودانکردنەوەی سلێمانی بکەوە خۆی باسی کرد لە ماوەی 7 تا 10 ڕۆژی داهاتوو تونێلی دەربەندی خان بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا دەکرێتەوە کە 2 مانگە کارکردن تیایدا بەم بەسی نۆژەنکردنەوە بەردەوامە. بەڵێ زۆر سپاس بۆ